سڵاوتان نەبێ بینەرانی شاپرێس. لێکەوتەکانی دوای هەڵبژاردن و دروستکردنی حکوومەتی نوێی عێراق هەروەها ڕۆڵی کورد لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقدا مژاری ئەم شۆمان دەبێت بە میوانداری زۆر بەڕێز ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدەر کاک ئەبوبەکر سڵاوت لێبێت بەخێر بیت بەگشتی ئەنجامی هەڵبژاردنەکان چۆن هەڵدەسەنگێنیت و عێراقی دوای هەڵبژاردن چۆن دەبینیت؟ بەڵێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان ئەنجامی هەڵبژاردنەکان لە سەراستی عێراقا گۆڕانکاریەکانەوە بوو کە پرۆ ئێرانیەکان ئەوانەی هەواداری ئێرانیا و حسابەکەن کە نزیک لە ئێران بوو ڕێژەی دەنگ و کورسیان کەم بووە تا ڕادەیەکی زۆر هەندێک هێز کۆتاییان پێهات هەر لە گۆڕەپانی سیاسی کۆتاییان پێهات بە تایبەتی و هێزانی خۆڵەمێشی بوون هێزێک بوون کە یعنی هەڵوێستی بە بڕشت و یەکلاکەرەوە و بەرچاڕوونی تەواویان نادا بە هاوڵاتی لەوانش یعنی دەوڵەتی هێزەکەی عەبادی و حەکیم هەردووکیان وەکو دوو هێز کۆتاییان پێهات بە هەردووکان چوار کورسیان هێناوە وەکو کۆتایی پێهاتن وایە گروپێکی لا بێلایەنەکان و هەڵقوڵاو لە شۆڕشی تشرین هاتووە پێشەوە کە ڕەنگە بتوانن فراکسیۆنێکی 25 کەسی پێک بێنن ئەمەش بۆ یەکەم جارە بێ فراکسیۆنێکی ڕادیکاڵی وە لە پەرلەمانی عێراقا پێی بێ کە هەندی ئیمتیازەکە هەندێک تەحەدا ڕەتەکاتەوە سەدرەکان هاتوونە پێشەوە و جارێکی تریش دیارە لە عێراقا ئاڵگۆڕێک ڕوویداوە لە زەوقی خەڵکە لە جۆری هەڵبژاردن و بیرکردنەوەی خەڵکە دەستکارێک لە پێگەی هێزە تەقلیدەکان کراوە بەڵام تەنها هەندێک گۆڕانکاری ڕووداوە ئەو گۆڕانکاریێک بەڵام هەنگاوێک کە لە پێناو گۆڕانکاریێکی گەورەتر لە قۆناغەکانی داهاتوە لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار ڕێژەی دەنگ یەکێتی و پارتی بە شێوەیەکی بەرچاو دابەزی لە هەرێمی کوردستانە هەندێک هێز یعنی زۆر چوونە خوارەوە وەکو بزوتنەوەی گۆڕانکار کورسی نهێنان کۆمەڵی ئیسلامی کورسەکانی کەمێکرد یەکگرتووی ئیسلامی تا ڕادێبوژایەوە یعنی کورسەکانی زۆر سەری نەکرد بەڵام دوو قات بۆ دەنگ و کورسەکانی بۆ ئەو بە بژانەوە حسابە لە ڕاستە لە کوردستانە لێرەوە پارتی دموکراتی کوردستان وەک کورسی بە پلە یەکەم ماوەتەوە بەس وەکو ڕێژەیەدان زۆر دابەزیوە یعنی جۆرێ لە دوای ئەمە چییە بێ لە عێراقا ئەوەی خەڵک چاوەڕێیەکە کە عێراق ئازاتر بێ سەربەخۆتر بێ بێلایەنتر بێ بتوانێت بڕیاری زۆرتر بەدەست سیاسی عێراقیەکانەوە بێ بەس بە قەنەعاتی من قورسە لەم دۆخەیە ئەمە بیر لە شتێکی وا بکەینەوە هەتا قورسە بیر لەوە بکەینەوە بتوانین ڕەوتی سەدری بە تەنها بۆ جۆرەی ئێوێ کە فراکسیۆنی گەورەیە لە دەرەوەی هەژمونی کۆماری ئیسلامی ئێران و پێکەنەرەکانی ترا حکوومەت پێک بێنێ تاکو ئێستاش کۆماری ئیسلامی ئێران تەبیعیان بڕۆ پیرۆزبایی کرد یعنی دۆخەکە لە ژێر کۆنتڕۆڵە پیرۆزبایی یعنی دۆخەکە لە ژێر کاک ئەبوبەکر دابەزینی ئەو هێزانەی دەنگی ئەو هێزانەی کە نزیکن لە ئێرانەوە نابێتە هۆی کەمبوونەوەی هەژمونی ئێران لەسەر عێراق بەگشتی وەک پرەنسیب وەک بنەما بێ ببێتە هۆی کەمبوونەوەی هەژمونی ئێران بەسەر بەڵام بە بڕای من ئاسان نییە ئەوە لە ئێستا ڕوو بە ئەکرێ هەنگاوێک بەڵام زۆر ڕوونادە لەبەرەوەی ئێران پەیوەندی بە کۆی هێزەکانەوە هەیە تەنها ئەوەیە پەیوەندی لەگەڵ هەندێک هێزا گەورەترە زۆرترە نزیکترن ئەگەنا لەگەڵ کۆی هێزەکانی عێراق بە سونە و شیعە و کوردەوە ئێران پەیوەندی هەیە ئەمە لە ڕێک و لە ڕێکی ترەوە تاکو ئێستاژ ئەو هێزانەی زۆر نزیکن و لەسەر ئێران حسابن وەکو لیستەکەی نوری مالکی و یعنی ئەوانی حەشتی شعبیەم جۆرەشتانە هێشتا توانە فراکسیۆن پێک بێنن فراکسیۆنی گەورەش پێک بێنن واتوانە منافەسەی سەدریەکانیش بکەن کورد و سونەش کاتوانن یەکلاکەرەوە بن لەوەی چێ بێ بە سەرۆک وەزیران لە عێراق و چێ لیستی یەکەم پێگەێنێ لەبەر کۆماری ئیسلامی ئێران بە بڕای من و ئەو پەیوەندی و هاوسەنگە هەرێمەتی هەیە ناتوانن سوود لە قورسایی هەڵبژاردن و کورسی خۆیان وەرگرن هەردوو پێگەی چۆنە بێت لە بە بڕامە کورد و سونە هیچ هەردووکیان پێگەیان لاوازە بێت لە حکوومەتەکانە لە پێکهێنانی حکوومەتە پێگەیان ڕۆڵیان لاوازە بێت بۆ نمونە کورد 60 کورسی هەیە 63 کورسی هەیە سونەش تقریبەنەوەی هەیە بە هەردووکیان 125 کورسیان هەیە بەڵام ناتوانن سوود لەم ژمارە کورسیە وەرگرن لەبەر سنوورداری توانەکانن هەردووکیان چاوەڕوانن شیعەکان لە نێوان خۆیانە لیستە شیعەکان بگەن بە کاندیدی هاوبەشی دڵخوازی خۆیان و ڕێکەون لەسەرەوەی وە لە دوایە ئەمان لەگەڵ ئەو کاندیدە تەوافق لەسەر کراوەی ئەوان وتوێشکن کەواتە تۆ قورسایی هیچ نەما یعنی تۆ لەبەردەم کاندیدەکانی تۆ بڕیاردەی ئەو ئەبێ بە سەرۆک وەزیران یان نابێ بە سەرۆک وەزیران هەتاکو ئەجندای خۆتی لەسەر خۆتا فەڕستکەی دارە ڕوونە کورد و سونە بۆچی ناتوانن بەڵام بە بڕای من یعنی لەوەی چێ ئەوێ بە سەرۆک وەزیران زۆر ڕۆڵیان نییە نە کورد زۆر ڕۆڵی هەیە نە سونە زۆر ڕۆڵی هەیە شیعەکان خۆیان دیاریکردن و کۆماری ئیسلامی ئێرانیش لەو نێوەڕاستیە دیاریکەرە دیارە شتەکانیش یەکەم دووەم سێم سەرۆک وەزیران تەرحەکرێ بە بڕای من مەرج نییە یەکەم سەرۆک وەزیران کە تەرحرێ بۆ سەرۆک وەزیران بێ ڕەنگە بوو بە قوربانیدان بێ و بۆی کە دووەم قایل بێ و ئەگەر دووەم قایل نەبوو بە سێم قایل بێ بەو جۆرەی تر کە گفتوگۆ سیاسەکان دەست
پێکە بەڵام پێم وایە کورد و سوننا ڕۆڵ یەکلاکەرەوەیان نابێت لە دیاریکردنەوەی شێ سەرگۆزیران. بەڵێ لە ئێستادا هەنێ سیناریۆ هەیە بۆ دروستکردنی حکوومەتی نوێ عێراق. یەکێک لە سیناریۆکان سەدرریەکانە کە هاوپەیمانی دروستکەن لەگەڵ کووردا یان لەگەڵ لایەنەکانی دیکەیە. هەندێک سیناریۆتر هەیە کە کورد لەگەڵ سوننەکانە ڕێبکەوە یان لەگەڵ لایەنێکی شیعە ڕێبکەوە بۆ پێکەنانی حکوومەت. کام سیناریۆیان لە مەسلحەتی کووردە؟ بە بڕای من هیچیان لە بنەڕەتە لە مەسلحەتی کورد نین، بەس کامیان زیانی کەمترە، نابێ بڵێ کامیان لە بەرژەوەندی کووردە، کامیان زیانی کەمترە، هەردووکیان زیانی هەیە. بە بڕای من هەلمانەومە لە چوار عێراق لە چوارچەوەی عێراقا لە زیان ناژین، بەڵام ناچارێکین لە چوارچەوەی عێراقا بمێنینەوە. لەبەرەوە چێ کەمترین زیانی هەیە تۆ بێ لەگەڵەوەی هەڵبژێری. هەر یەکەیان ئەگەر تۆڵی سەنگەری نوری مالکی تاقی کراوەتەوە، هەڵوێستی زۆر دژمنکارانی بەرامبەر هەرێمی کوردستانە بووە، لە سایە ئەوە دەبابی هێنە نزیک سنوورەکان و هەڕەشەی کرد و هەڕەشەی هەتاک و پەلاماردانی هەرێمی کوردستانە ئەوانە شێکرکاتی خۆی گەر ئەمریکەکان نەبوونایە ڕەنگەشتی خراپ ڕووی باە. بودجێ هەرێمی کوردستانی بڕی سزادانی حیزبێکی سیاسی کرد بە سزادانی گەلی هەموو باشووری کوردستان، یعنی کەوە تاوانێکی گەورە بوو بە بڕای من. ئەمانە تاقیکراونەوە کاتی خۆی پۆل برێمەر وا وەسفی کردووە کامە سەدامی شیعەکانە، یعنی سەدامی شیعەکانە لەو جۆرشتانە. بەڵام لە هەمان کاتە کابراایەکای ناسن و مامەڵیان لەگەڵ کردووە و ئەتوانی لە ڕێی کۆماری ئیسلامی ئێرانیشەوە هەندێک مامەڵی لەگەڵا بکەین و لەبەرەوەی شتە ڕئیسەکە و سنتەرەکە لە ڕێی کۆمارە. ئەگەر مالکی بێ چییە بێ؟ بێگومان هەژبوونی ئێران زۆرترە بێ، پرۆسەی بە حەشتکردنی دەسەڵات لە عێراقە خێراترە بێ، دەرکردنی هێزەکانی ئەمریکا و پەیوەندی لەگەڵ ئەمریکا لاوەسترە بێ، پێکاتەکانی ناخۆ یعنی هەستی مەزهەک بگەرایی و ئەم جۆرەشتانە ڕەنگە زۆرتر بێ، دروستکردنی ناسنامەیەکی نیشتیمانی عێراقی کە ڕەنگە خەیاڵیش بێ لەم مەرحەلەیە نائاساییترە بێ و عێراق وەکو گۆڕەپانێکی ململانی هەرێمایەتی بەردەوام ئەمێنێتەوە. ئای سەدرریەکان هەڵگری گوتاری بەلای خۆیانەوە شیعی عروبین. شیعی عروبی واتە شیعی ناسیۆنالیستی عەرەبی، خۆیان بە خاوەنی عێراق ئەزانن، هەڵگری گوتاری عێراقچێتین، ناسیۆنالیزمی عێراقی. ئەمان ڕەنگە ئەگەر بتوانن حکوومەت پێک بێنن کە قورسە وەک ئەوەی خۆیان ئێنەوێ بتوانە حکوومەت پێک بێنن لە دەرەوەی هێڵە سوور و چوارچەوە هەژمونەکانی کۆماری ئیسلامی ئێران، ئەگەر بتوانن گریمانەیەکدانن کە حکوومەت پێگەێنن. بە بڕای من مسێمە ترسیم لە سەدرریەکانەیە. یەکەمان ڕوتێکی ئایدۆلۆژین، ڕوتی ئایدۆلۆژی خەتەرە، ڕوتی عەقایدی خەتەرە، لەبەرەوەی کەمتر بڕای بە فرەیی و بەم جۆرەشتانە هەیە. دووەم گوتاری عێراقچێتەکەیان بڕوایان بەناوەندیەک مرکزیەتێکی بەهێز هەیە، بۆ ئێمەی کورد خەتەرە، مرکزیەتێکی بەهێز لە عێراقە خەتەرە، بە تایبەتی کە میلیشایە و دانمنە مەزراوەیە و دەستێوەردانی دەرەکیە و ئەمە نییە بڵێ لە چوارچەوەی دەستور و یاسا و وەڵا بەهێزی حکوومەتێکێنێ، بەهێزی حکوومەت ناگەێنێ، بەهێزی نخوەیەکی سیاسیە گێنێ کە نوێنەرایەتی بەشێ لە خەڵکی عێراق، تەنانەت دەرکەوە نوێنەرایەتی بەشێ لەو خەڵکەش ناکە، نوێنەرایەتی بەشە لە خەمشی ناکە. سێمیشیان سەدرریەکان هێزێکی ناجێگیرن، هێزێکی قەلەقن نیگەرانن، هێزێکی تۆ ناتوانانی ئەو سەریان بخوێنیتەوە زوو پێشەکەنەوە 180 لە پێچەکەنەوە و ناتوانانی پێشبینی هەڵوێستە سیاسیەکانیان بکەیت. لە ئەما حاڵەتە وەکوتم ڕەنگە هەژمونی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق کەمترکەنەوە، ڕەنگە گوتارێکی عێراقچێتی زۆرتر بەرەم بێنن، بەڵام من بە دڵنیانیم یانی وەکو بڵی ناتوانم بتمانیان پێ بکەم باوانش کەواتە ئەمێنێتەوە لەوەی مەرجنی هەموو جارشتەکەش بەدەستی تۆ بێ. بەڵام لە یەکەم وتاری مقتەدا سەدرا هێزی پێشمەرگەی وەکو میلیشا ناوردووە. ئەمە یەکەم وتاری بێت. ئەمە هێشتا هیچ دەسەڵاتی نییە، ئەمە هێشتا هیچ دەسەڵاتی نا. بە بڕای من هەر کەسێ لەگەڵ مرکزیەتێکی عێراقیە بێ و خۆی بەخاوەنی عێراق بزانێ و پێی وایە کە عێراق کۆنتترۆڵەکە، من بە مەترسیە زانم کە حتاکو تەبعیەمانە بڕیان بە فدراڵەتیش نەماوە، بەڕاستی نوری مالکی و جەماعەتی سەدر و ئەمانە پیان وایە لە کاتێکی دیاریکراوە فدراڵێن لەژەر دەستیان دەرچەوە بە ئەمریکەکە و کوردەکان بەسەریانە فەڕست کردوون، ئەگینا بڕوایان بە عێراقێکی مرکزی یعنی کۆنتترۆڵکراوی بۆ لایەنێکی دیاریکراو هەیە لەم عێراقەیە، بڕیان بەم فدراڵێت و دابشکردنی دەسەڵات و ئەمانەیە نییە کە ئەمەش خاڵی هاوبەشی خراپی هەردوو لایەنە. هەرچۆنە بێ کورد ئەگەر خۆی کورد بووایە کێشە نەبوو، ئەگەر لە ناو خۆمانە تۆکمە و یەکدید بوون، ئەگەر هەرێمێکی یەکگرتووی بەهێزمان هەبوویە وەک لەسەر کاغەز و هەیە، ئەو باشە. کێشە ئێمە ئەوەیە هەرێمێکی یەکگرتومان نیە، هەرێمێکی بەهێزمان نیە، هەرێمێکی دامەزراوەیمان نیە، هێزەکانمە پارچە پارچەن، استراتیژی هاوبەشمان نەبووە لەمەوە پێش لە چەندی ساڵی ڕابردووە بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراقا و لەگەڵ هێزە عێراقەکانە و باجی گەورەماندا لەو پێناوەیە ڕەنگە گەورەترین باجەوە بوو بێکە لە 2017دامان. بەڵێ سەبارەت بە یەکدەنگی لایەنە کوردیەکان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراق،
پارتی دیموکراتی کوردستان بە جۆرێک پێناسی یەکدەنگیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێکی تر لایەنەکانی تر هەریەکە و بە جۆرێک پێناسی یەکدەنگیەکەن بۆ چوونە بەغدا پێناسی یەکدەنگی خۆی چۆنە؟ جا ئێمە ئینشاڵڵا لە دووبیانێ لە پانەڵەکە زیاتر باز لەواکەین یەکدەنگی پێش هەموو شتێک وەکو ترۆری لاتەوە یعنی چۆن هەرکەس لە دنیا بە ئارەزوی خۆی پێناسی ترۆرەکە ینی پێناسێکی یەکگرتووی جیهانیمان نییە کە پاڵپشتێکی اخلاقی و هاوبەش بە لە نێوان هەموونەتەوە و دەوڵەتەکانە خەڵک سوود وەرەگرە لە چەمکەکە لە ڕوانگەی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیەکانی خۆیەوە دەوڵەتەکان پێناسی تقریبا بەداخەوە مەسەلەی یەکگرزی نیشتیمانی و ئەمانش خەریکە چەمکێکە ئەسوێ لەبەرەوەی کە بە حەق و نەحەق بەکاراتەوە لە چەرژێ بکە پێش هەموو شتێبێ ئێمە تێگەیشتێکی هاوبەشمان هەبێ مەبەستمان چێ لە یەکگرزی کورد لابغا پێش هەموو شتێ ئەبێ ڕێکەوی لەسەرەوە پێناسەیەکی هاوبەشمان هەبێت تێگەشتێکی هاوبەشمان هەبێ دوای ئەوەی تێگەشتین لەسەرەوەی کە ئێمە هاو ئامانج بین لە عێراقا و لەو شتانەی کە هاوبەشن لە نێوان لیستەکانی ئێمە بەرنامەکانی هەڵبژاردننی ئێمە و پەیوەندیان بە مەسەلە چارە نووسازەکانی هەرێمی کوردستان و بەرکەوتە دەستوریەکان و مافەگشتگرتنکانەوە هەیە لەم شتای ئێمە ناکۆک نەبێن و لە پێناو بەدیهێنانی ئەو ئامانجە و بەرگریکردن لە ئەو مافانەی کە مافی کەسمانین وەکو حیزبەکان بەڵکو نوێنەرایەتی بەرژەوەندی باڵا و پەیوەندی بە هەموو گەلی کوردستان و سەر و حیزبەکانەوە هەیە لەمەیە هاو ئامانج بین و هەوڵ دەین هەماهەنگی بکەین لە چۆنیەتی بەرگریکردن لە ئەو ئەمان چاو بەشانە ئەمە لانی کەمی پێناسی ئەوەیە کە چۆن یەکریز بین لەبەر کۆتا پرسیارم ئەکرێت بڵین بە هەڵبژاردننی ئەم جارەیە ئەتوانین بڵین هەڵبژاردن لە عێراقا ئەبێتە هۆی گۆڕێنی سیستمی سیاسی بەگشتی ئەگەر ئەمە نەبێ بە هەڵبژاردنێکی بێباوک هەڵبژاردنێکی هەتی و وەج نەچینەوە شوێنەکەی خۆمان بەڵێ ئەمە ئومێدێکی زیندوو کردەوە بەوەی کە کەناڵی بەشداری سیاسی لە ڕێی هەڵبژاردنەوە هاوڵاتیان نەتوانن گۆڕانکاری بکەن و دەستکاری لە هێزە سیاسیەکانان بکەن گرنگ ئەوەیە نەڕێنەوە چکە ئەمە باشترین هەڵبژاردن بوو لە 2023 لە عێراق کەمتری ساختەکاریتیا بوو بەس تەحەدا گەورەکە ئەوەیە ئەبێ بە هەڵبژاردنێک لە نێو هەڵبژاردنەکانە یاخو ئەبێ بەسەرەتای بۆ قۆناغێکی نوێ کە تەزویر کەم بێتەوە لە کوردستان و لە عێراقیشە و هاوڵاتیان کە بایکۆتی هەڵبژاردنیان کردووە نزیکە لە 170 قەنەعەتیان بۆ دروستە بێتەوە بەڵێ دەنگ و سەنگی ئەوان قورسایی هەیە و ئەتوانن بە دەر لە تونند و تیژی و لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە ئاڵوگۆڕ لە دۆخی سیاسی خۆیان بکەن و قسە بکەن لە ئایندە و چارەنووسی خۆیان و وڵاتەکەیان وتم کۆتا پرسیاریشە بەس ئەکرێت ئەو سیستمێکە لە عێراق پێی ڕەوکرا بە سیستمێکی سەرکەوتوی ناوبنین و لە هەرێمی کوردستانیش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان هەمان سیستم پێی ڕەوکرێت بێگومان سەرکەوتوو بوو ئەوەی عێراق سەرکەوتووترین بوو لانی کەم سەرکەوتووترین بوون تاکوێستا و بەرەنجامەکانیش دیارە من لە ئەگەر بەم جۆرە ئێستا لە هەرێمی کوردستانە بێ من گومانم هەیە بتوانانی هەڵبژاردنێکی وایەکە لەبەرەوە من ئەوەی کە داوای دووبارە پێکەنانەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەکە و دەستکاری دروستکردنی زەمانەت بۆ هاوڵاتی لە هەرێمی کوردستانە بە داوایەکە ڕەوایسە. سپاس کاک ئەبوبەکر سپاس بۆ ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان میوان بوو بۆ مژاری ئەم شۆمان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش.